هەڵبەستوان و ڕووناکبیر دلاوەر قەرەداخی لە هۆنراوەیەکدا دەڵێت ئەوان یەک نیشتیمانیان هەیە من دوان، ئەوان یەک پەنجەرە شک دەبن من بە سەدان. گەشتی ئەم جارەی زایڵی داهێنان لە کوردستانەوە بەرەو ئەمریکا و ئەوروپا شاد دەبێتەوە بە دیداری ئێوە. خاوەنی دەیان ئەلبوم و شاکاری جوانە، ئاوازدانەر و گۆرانی بێژ و هونەرمەندە، نووسەر و خاوەنی پرۆژەیە، هەمیشە خەمی نیشتیمان و خەمی نوێبوونەوە و خەمی هونەری ڕشت ڕوانین و دنیابینی ئەوی لێو ڕێژ کردوتەوە لە خەیاڵ ڕەنگینی و هەنگاوی جوانی شارستانی. کەس نییە شاکارەکانی ماڵئاوا و بۆنی خاک و زامی ئەوی بیرچوو بێتەوە کە دەڵێ زڕێک ئەحزانی خۆم نادەم بە گشت خەمی دنیا، ڕۆح دەبێتە بەهار و هاوین دەگری بە چواردەوریا، زڕێک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری، جۆگەلە و کانی وەک کەوسەر هەوای وەک جەننەتە. دیاری قەرەداخی میوانی زایڵەی داهێنانە. دیاری قەراخی بەخێر بێی بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاگاسۆ، سپاستانەکەم، ئومێدەکەم دیدارێکی جوان بکەین. هەربژین بیریشمە کردی هەر پێم خۆش بوو تێکتر ببینین وهاش. هەربژین کاکە دیاریجان بابەوە دەست پێ بکەین هەڵبەت هەڵبژاردننی ئەو هۆنراوە و هەڵبەستانەی کە تۆ هەڵیەبژێری بۆ ئەو شاکارە جوانانەی بەڕێستان بە تایبەتی زۆر تایبەتن هاوکات هۆنراوەی نوێی کوردین لە دوایی لە کاتی حەسیب قەراخیەوە بۆ بەختیار عەلی و دلاوەر قەراخی و زۆرێک لەو قەسیدانی کە زەحمەتە بکرێ بە گۆرانی، ئەستەمیەتێکی تایە کە ئاسان نییە بکرێ بە گۆرانی، بەڵام تۆ وەکو بۆ نمونە کاظم ساهر کە قەسیدەی زۆر سەخت دەکات بە گۆرانی. حەزەکەین ئەم ئەزمونە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا باس بکەن. پێشە موشت سڵاو لە جەناب و لە سەرجەم ستافی ئەم بەرنامە جوانت و سڵاو ڕێز و خۆشەویستین بۆ ئەوانی کە ئەمان بینن بۆ بینەرانت بۆ بینەرانی ئەم بەرنامە جوانە. هەمیشە وتومە یعنی ئەو شتە باوانی کە ئەمبیز لە هونەری کوردیایش ئەوە بوو کە زۆرێک لەو تێکستانە فەرز کرابوون بە سەرمانەکە دەبێ ئەمانە بکرێ بە گۆرانی ئەو شارانی کەەوە سەبای چێش و قافێدار بوو. هەندێک جار لە کلاسیکیاتی شا ڕەنگ بێت ئەو ویستی یا ئەو ئامانجی تۆ نەپێکێ لە کاتێکا کەوا کێشەیەک یاخود گەمەیەک یا مۆزۆعێکێ کە تۆ دەبێ بیکەی. بۆیە من خۆم ناچار نەکرد خۆم خەمە کۆتوبەندی ئەوەی کە ئەبێ هەر شارێک بێ کێش و قافێ و سەروایی هەبێ و بیریشم لەوە کردەوە یعنی ئەو شارانە کە دەنووسێ لەلایەنە و شاعرە بەتوانانەوە بێگومان هەمویان بۆ خۆیان خاوەنی ئیقاعێکی تایبەت مۆسیقایەکی ناوەکی تایبەت هەیە و ئیشی هونەرمەندە و سەحی هونەرمەندە کە بێ بیدۆزێتەوە. ئەو هونەرمەندە چۆن نەتوانێ ئەم نهێنیانە ئەم بگا بەم ڕایەڵانە لە ناو تێکستێکەم بێگومان لە نەتیجەی ماندوو بوونە بە ڕێکەوتنی و بە سوود فەرج نابێت. دۆزینەوەی یا هاوتەری بوون لەگەڵ خەیاڵی شاعیر و لەگەڵ مەوزۆعی شاعیر و بابەتی شاعیر و جوانەکانی تێکست دیسانەوە ئەنجامی بەدواچوون و ماندووبوونێکی چەندین وەختەیە کە ئەبێ هونەرمەند بەڕێکەوت دەستی نەکرێت بەڵکو بێ لە ڕێگەی تێکۆشان و لە ڕێگوی خوێندن و لە ڕێگەی خوێندنەوەی بەردەوام بە ڕێگەی ڕۆشنبیریە. من بۆ سەرجەم ئەو کارانی کە کراوە لەلایەن هونەرمەندانی تری شۆم قسێم هەیە مانای نییە ئەوەی کە من هەموو ئەم شتانم کردبێ بەڵکو دەبێ وابێ و من هەمیشە دژی ئەو میتۆدەم کە
ناتوانین شاری ئازاد بکەین بە گۆرانیە شاری ئازاد ناخۆشترەکەی بە گۆرانی بە پێچوانەوە خەیاڵ ڕەهایە هزر ڕەهایە جوانی ڕەهایە ساتیکار ڕەهایە تەنانەت بۆ میسی زیان لە مەسلەی ئەرنجمنت و لە مەسلەی ئەرێنجەیە مەسەلەن ڕتم زۆر خۆشتر دروستەکرێت بە وابستەی ڕتمێکی دیاریکراو نابین و وابستەی میلۆدیەکی دیاریکراو نابین و حتا چینە دەنجێکی دیاریکراو نابین زۆر شتی تریشەیە بۆیە هەر زۆر زوو خۆم دەرباز کرد لەو مەسەلەیە و تا ئێستش دەزانم کەەوە ژمارەی زۆر لە شەری جوانتر هەیە کە ئێمە درکمان پێ نەکردو یا پێیمان پێ نەبردبێ و غەدرمان لێکردبێ کە نەمان بینی بێ یاخود نەمانتوانی بێکە بیکەین کەم دەست ببێتین ئومێ دەکەم بەشێک لەو پەیامە گەیشتە بێ بە جەنابەت و بە بینەران هەڵبەت زۆر خۆشحاڵ بووین بۆ کاتی بۆ دیاریکردین کاکە دیاری بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا زۆر سپاس و سڵاو لە هەموو لایەک لە واشنگتنەوە بۆ سلێمانی زۆر سپاس زۆر سپاس. نووسەر و ڕووناکبیر مەریوان وریا دەڵێت شتێک نییە بە ناوی مافی مرۆڤی ڕۆژئاوایی و مافی مرۆڤی ڕۆژهەڵاتی یەک ماف هەیە ئەویش مافی مرۆڤە و هیچی تر. هەڵبەستوانی فەڕەنسی پۆل ئیلوار دەڵێت ئازادی لە دەفتەرەکانی قوتابخانەکەمدا لەسەر مێزەکە لەسەر درەختەکان لەسەر لمی بەفرەکە ناوی تۆ دەنووسم ئازادی. لە پێناو بەرگریکردن لە مافەکانی کورد لە ڕێی تابلۆکانیەوە زەهرەدۆغان لە تورکیا خۆی و تابلۆکانی سزادران و زیندانی کران بە ناچاری زێدی خۆی بەجێهێشت و ڕوو دەکاتە ئەوروپا بەڵام خەمێکی گەورە دەیهێنێتەوە بۆ نیشتیمان ئەویش گۆڕە بێشوناسەکانی ئەو خانمانن کە لە شاری سلێمانی و دەوروبەری یان کوژراون یان خۆیان کوشتووە بەداخەوە. Gava min di zindanê derket li Tirkiye min nikaribû êdî li wê de bijî ama wekî min koç kir Awropa niha li Brîtanya dijîm lê belê min xwe qet rehet hîs nedikire yanî ji welatê xwe dûrketibûm ji ber wê jî yani Kurdistan çar perçe ye tiştekî zaten nexweş e lê belê çar perçe Kurdistan nikarim herim bakur min got ya jî werim başûr henekî dijtin bêtir li başûr bijîm sera xwe xwe werbîriyar dama Goristana Seywan کشاند لیرا یا به هزار گور هیه لبله به 2000 گور بیناون سرکفر ناو تون ناو نشان نیه نزانن افجن کینه کنگی هاتی قتل کردن چی بویه چه هاتی سریوان ناویوان چیه کی جان سالی هاتن قتل کردن چه ماهینا جی اف گورستان بردوام دکو هر دچه گورتر دبر yani جبوی gelki green Goristana Seyvan lüve demedi.
ژنێن هاتنە قەتلکردن بۆ ئەوەیەکی پیاوی ئەوەیەکی بن ناوێ ناموسێ هاتنە قەتلکردن من خواستکە دەستنیشانی وێ دێ بکن چما ئەم کورد یعنی ئەو قاست یعنی پێویستە ئەو نەچاندامەیە نەچاندا کوردایە ژنا قەتل بکێ ژنا بۆ ئەوەیەکی ناموسێ قەتل بکێ ناموس چییە؟ ئازادی چییە؟ ئەم ئازادن هەڵ لێ دەرێ سەر ئاخاخوا لێبەلێ چما ژن نەئاخواستنە ئازادە چما ژن هێنە ژی هشمەندیان یەن دن یەن دەسەڵاتدارە ئەم هینجی بەردەوام دەکەن دەرێ ئەم خۆ ئاراو بکەن ئەم دیسا سەر کوردەواریە خۆ بسێکن دیسا سەر خۆزایە خۆ سروشتیە خۆ بسێکنن یعنی ئەم نەسروشتیە ئەو قاس ژن تێ قەتلکردن ئەو ژی پسکرێکێکی گەلکی مەزنە من خۆ سەرێ ئەمریکایەکان شێوازێکی نوێ و دیجیتاڵیدا دەهێنن بۆ سازکردنی پەیوەندی و گفتوگۆ ڕاهێنان لە نێوان دکتۆر و نەخۆشەکان و خێزانەکاندا لە نێوان فەرمانبەران و دامەزراوەکانیاندا ئەم شێوازە زادەی بارودۆخی کۆرۆنا و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیە لە ویلایەتی کۆلۆرادۆ ئەم ئەزمونە تاقیکراوەتەوە. بەهۆی کۆرۆناوە پسپۆڕانی سەرچاوە مرۆیەکان ڕوبەڕووی ئەو کێشەیە بوونەوە کە چۆن ڕاهێنان بە ستاف و کارمەندە نوێکانیان بکەن لەو ماوەیەدا کە لە ڕێگای دوورەوە کار دەکەن. هەندێک لە کۆمپانیەکان لە ڕێگای ئەلەکترۆنیەوە ئەو کارە دەکەن وەک پرۆگرامی مۆژێن. مۆژێن بەرنامەیەکی کۆمپیۆتەریە کە ڕێگە دەدات خەڵک ڕاهێنان بکەن و کێشەی گفتوگۆکردنیان چارەسەر بکەن وەک گفتوگۆی نێوان پزیشک و نەخۆشێک یان پزیشک و خێزانی نەخۆشەکان. بەرنامە ئەلەکترۆنیەکان دەتوانن مرۆڤ بخەنە دۆخێکی نەئاساییەوە کە لەوانەیە ڕوودانی دۆخەکە لە ژیانی ڕاستیدا زەحمەت بێ پاشان ڕێگە بە بەکارهێنەران دەدا لە هەڵسوکەوتی خۆیان وانە وەربگرن. مێتۆدی لەم جۆرە بە تایبەتی بۆ ڕاهێنانی مامۆستایان کاریگەر بووە. بۆ شارەزابوون لە تەکنیکەکان ئەگەر بتەبێت دەتوانی لەسەر ئاڤاتارە دیجیتاڵیەکان واتە منداڵە ساختەکان ڕاهێنان بکەیت کە وەک منداڵی ڕاستەقینەوەن بەم جۆرەش ڕێگات پێ دەدێت هەڵە بکەیت بێ ئەوەی زیانێک بگەێنی تەنانەت لە هەڵەی زۆریشدا نوقم بیت ئەواشتی خراپ هەڕوو نادات. لە نێوان ئەو قوتابخانانەی کە یەکەم جار ڕویان لەم تەکنۆلۆژیایە کردووە قوتابخانەی گشتی ناوچەی ئەورۆرا لە کۆلۆرادا بووە. ئەندرێ ڕاید بەرپرسی ئاکادمی ناوچەکە دەڵێ قوتابخانەکان بۆ ڕاهێنانی مامۆستاکان شێوەیەکی تایبەت و بێوێنەیان بەکارهێناوە. ئێمە پێویستمان بە ڕاهێنان هەیە بۆ هەڵسەنگاندنی هەڕەشە و دۆخە سەختەکان لەگەڵ دایک و باوکەکاندا و هەروەها بۆ ڕاگەیاندنی هەواڵەکان لە گروپی هەڵسەنگاندنی هەڕەشەکاندا هەروەها ڕاوێژکار و کارمەندانی بەشە کۆمەڵایەتەکانمان بەشدار دەکەین و ڕاهێنانیان پێ دەکەین و دەبینین کە تا چەند بەباشی یارمەتی دەرە بۆ ئامادەکردنیان. لایف ئیندەروۆڵد کۆمپانیایەکی نیویۆرکە کە یاسا و ڕسای ئەخلاقی و خولەکانی فێرکردن بۆ کارمەندانی کۆمپانیا جیاجیاکان لە ڕێگای بەرنامە ئەلکترۆنیەکانیەوە پێشکەش دەکا. ڕابین ڕۆینسبرگ دامەزرێنەری کۆمپانیاکە دەڵێ کە بەرنامە کۆمپیۆتریەکان دەتوانێت خەڵک یەک بخا بە تایبەتی لەم سەردەمەدا کە نەخۆشی و پەتاکە لە یەکی دوور کردوونەتەوە. بەرنامە ئەلکترۆنیەکان دەتوانن خەڵک لە دەوری یەک کۆ بکەنەوە بە شێوەیەک هەموو پێکەوە هەست بکەن لە ژوورێکی کۆنفرانسدان و لە ژوورێکدا پێکەوە سەیری بابەتەکان دەکەن و دەست لە شتەکان دەدەن و ئەمە بۆ مرۆڤەکان دەتوانێت زۆر بەهێز بێت بە تایبەتی ئەگەر بە تەنیا بژین. خاڵێکی لاوازی ئەم تەکنۆلۆژیایە هەندێک کێشەی ئەلکترۆنیە کە وەک کۆمپیۆتری ماڵەوە نییە و لەوانەیە کێشەی هەبێ بەڵام ئەو کەسانەی کە دەتوانن دەستیان کەوێت و بەکاریان هێناوە ئەم مێتۆدە لەم سەردەمەدا کە دەبێ مەودا کۆمەڵایەتیەکانمان بپارێزین و لە ماڵەوە بین بە باشترین شێوەی دەزانن بۆ فێربوونی ژیانی ڕاستەقینە. هەمیشە ئێوارانی زستان هەزاران ڕیشۆڵە لە باکووری کالیفۆرنیا پۆل ئاسمانی ئەو شارە دەڕازێننەوە هەر وەک پۆلێ سەماکار بە ئاوازی مۆسیقایەکی سروشتی سەما دەکەن و خۆیان لەو باز و هەڵۆیانش دەپارێزن کە خۆیان دەکەن بە ناویاندا. ئەم دیمەنانە کاتی مناڵی خۆمان بیردەخاتەوە کە چۆن بەسەر سامیەوە لێمان دەڕوانی.
شوێنی وەستانی ئۆتۆمبیل لە مۆڵی بازاڕی نۆرتگەیت لە شاری سان ڕەفایلی ویلایەتی کالیفۆرنیا لەو کاتی کە پەتای کۆرۆنا دەستی پێکردووە زۆر بێدەنگتر بووە، بەڵام ئەم ئێوارەیە ئۆتۆمبیلەکان دەڕژێنە ناو پارکەکەوە نەک بۆ سەیرکردنی فیلمێک بەڵکو بۆ دەرفەتێکی دەگمەن کە بینینی شەپۆلی سەمای باڵندەکانە لە ئاسماندا. لە ماوەی هەفتەی ڕابردووەوە بە هەزاران لەو باڵندانە لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی بە شێوەی کۆمەڵ و تێکەڵ و هاوکاتی یەکتر بفڕن. جودی و بێڵ باڵندەکان لە ماڵەکەی خۆیانەوە دەبینن، بەڵام ویستیانەوە لە نزیکتر سەیریان بکەن و هەرکە خۆر ئاوا دەبێت نمایشەکە دەست پێ دەکات. زیندەوەرناس ڕۆجەر هاریس دەڵێت باڵندەکان کۆمەڵایەتین و لە ئێوارانی زستاندا بە گروپی گەورە پێکەوە کۆ دەبنەوە. هەروەها دەڵێت دەبینین کە ڕەنگە 500 باڵندە بە تەواوەتی لە یەک کاتدا بسوڕێنەوە، بەڵام بە وێنەگرتنی خێرا ئەوەی کە دەرکەوتووە ئەوەیە لە ڕاستیدا یەک باڵندە دەسوڕێتەوە و دواتر کاریگەری شەپۆلداری دەبێت. بەشێک لەو دراماشەوانیان بریتیە لە خۆتزیینەوە لە بازە گەڕۆکەکان کە دێن بۆ خواردنی ئەم جۆرە باڵندانە. وا دیار بوو باڵندەکان کاتێکی خۆشیان بەسەر برد، وەک ئەوەی بینەرەکانیش لە سەرزەوی کاتێکی خۆشیان هەبوو. اینجا وەک پەردەیەک لەسەر شانۆ لا بدەیت، باڵندەکان بۆ شەو دادەبەزنە ناو دارەکانی دارستانێکی یوکەلیپتس. لە زۆربەی وڵاتانی جیهاندا ماڵ و گەڕەکە کۆن و دێرینەکان وەک خۆیان نۆژەن دەکرێنەوە و دەبن بە شوێنێکی گەشتیاری و مێژووی، بەڵام بەداخەوە زۆرێک لە گەڕەکە دێرینەکانی شارەکانی کوردستان کاول بوون. بۆ نمونە گەڕەکی جوولەکەکان لە شاری هەڵەبجە، بەڵام فۆتۆگرافەرێک دەیەوێت ئەو مێژووە بەر لە ونبوونی تۆمار بکات. یەکێک لە کۆنترین و جیاوازترین گەڕەکەکانی هەڵەبجەیە. پێگاتەیەکی جیاوازیشی لە مێژوو شارەکەدا تێدا ژیاوە، بە گەڕەکی جوولەکەکان ناسراوە. لە مێژووی هەڵەبجەدا بە یەکێکیش لە سیمادیارەکانی پێکەوەژانی ئاینی نووسراوەتەوە، بەڵام ئێستا بەرەو لە ناوچوون دەڕوات. فۆتۆگرافرێک لەگەڵ کارەکەیدا ئاوێتە بووە، خەمێکی قوڵی بە فۆتۆکانی بۆ لە ناو نەچوونی مێژووەکەی گرتووەتە ئەستۆ. زیاتر لە 5 ساڵە خەریکی کاری فۆتۆگرافەریم، نزیکەی وا بۆ 2 هەفتە چێر خەریکی ئەرشیفکردنی خانووە کۆنەکان و مێژوویەکانی هەڵەبجە و کەلاوە و دەرگا و پەنجەرە کۆنەکانی هەڵەبجەی پێش ساڵی 1970 تایر غوڵامی دەیەوێت بە فۆتۆکانی گەڕەکی جوولەکان و بەشێکی دیکە لە گەڕەکەکان ئەرشیف بکات. ئەم ئەرشیفانەی هەڵمەوە بۆ مێژووی کەم شارە مێنێتەوە ئەگەر نەوەی داهات و جیلی نوێ ئەتواننی سیفاتە لە وێنانە بکەن بۆ مێژوو بۆ گێڕانەوەی بەسەرهاتێکی هەڵەبجە. ئەگەر وێنانە بین و بەسەرهاتی هەڵەبجە بخوێنرێتەوە، مێژووی هەڵەبجە بخوێنرێتەوە، خەڵک بە وێنەکان زیاتر ئاشنا بێ. گەڕەکەکان بوونەتە کەلاوە، دەرگا و پەنجەرەکان سیمایان تێکشکاوە. تاهیر دەڵێ ئێستا گەڕەکەکان بەهۆی ئاورلێنەدانەوەیانەوە مەترسی ڕووخان و نەمانی ئەو بەشانشیان لەسرە کە ئێستا ماونەتەوە. پێویستە حکوومەتی هەرێم وەک مێژووی شارەکە بیان پارێزێت. ئەم شوێنانە بەڕاستی یەک حاڵەتی تایە تۆزێ مەترسیدارە بۆ ئەو شوێنانەی کراوەیە بۆ مناڵشت بێنەوە یاریتیا بکەن. زۆر لە 100% مەترسی ڕوخانی هەیە، دار و پەردۆکەی هەموو ڕزاوە، دیوارەکانی هەموو شەخشەق بووە. ئەم حاڵەتانەیە کە من بەڕاستی ئەمە 1-2 کەلاوەیە کە چوومە ناوی وێنە بگرم ترساوم تایە. حاڵەتانە زۆر ناخۆشەکە چی وێنە یەگریت ترسی ڕوخانی و هەیە، تورسی ئەوە هەیە کە دار و پەردۆکەی بکەوە سەرتا. لە پارێزگای هەڵەبجە مۆزەخانە نییە، ئەو چەند گەڕەکەش کە کۆن و مێژووی شارەکەن کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. بەشێکیان هاوڵاتیان سەر لە نوێ جیاواز لە نەخشەی بنەڕەتی خۆیان بنیادیان ناونەتەوە. ئەوە لە کاتێکدایە شێوازی تەلارسازی کۆن و مێژووی شارەکە ئێستاش لە سیمای گەڕەکەکاندا دەخوێنرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ڕۆما شارە جوانەکەی جیهان ساڵانی پێشوو گۆڕەپان و شوێنە دێرینەکانی پڕ بوون لە گەشتیار و میوانی شارەکانی دیکە، بەڵام بەهۆی ئەم ڤایرۆسە نەفرەتیەوە چۆڵ بووە. دوابەدوای دەڕۆژ بارانبارین لە پایتەختی ئیتالیا لە ڕۆما ئاوی ڕووباری تیبەر زیاتر لە ئاسی سروشتی خۆی بەرز بۆتەوە، بۆ هۆیەوە ئاوی ڕووبارەکە گەیشتۆتە سەر کەناری شەقام و پەرژین و کەڵەکە بەردەکان.
لەم ماوەیەدا بەهۆی ئەم ڤایرۆسەوە زۆربەی شوێنەکان دووبارە داخرانەوە. داخستنی تەواوی چێشتخانە و شوێنە بازرگانی و گەشت و گوزاریەکان لە ئیتالیا بە ناچاری وای لە هاوڵاتیانی ئەو وڵاتە کردووە لە ماڵەوە بمێننەوە و خۆیان بە دوور بگرن لە قەرەباڵغی و هاتوچۆ، بەڵام بۆیان هەیە سەردانی نەخۆشخانە بکەن و بۆ کڕینی پێداویستە گرنگیەکان بێنە دەرەوە و هاوکات بۆیان هەبوو بڕۆنە دەرەوە بۆ وەرزش و ڕاکردن. لە کۆلسیۆمەوە بەرەو نافورەی تریڤی سەرجەم شوێنە دێرین و بەنێوبانگەکانی ڕۆما چۆڵن. هەر لە 6 مانگی یەکەوە چالاکی بیفانە هەموو ساڵێک لەم کاتەدا بۆ یاری مناڵان و فرۆشتنی شیرەمەنی ساز دەکرێت، بەڵام ئەم ساڵ زۆر چۆڵە. نازدار حەیران قاوەخانەیەکی کولتوریە لە شاری هەولێر. ڕۆژانە بەدەیان نووسەر و ڕۆشنبیر و چالاکوان و ڕۆژنامەوان کاربەدەستان توێژی جیاجیا سەردانی دەکەن بۆ کۆڕ و کۆبوونەوە و خوێندنەوە و چالاکی جۆرا و جۆر. ئەحمەد زێباری بۆ زەیاڵە لەوێ میوانی نازدار حەیران بوو. ئێرە قاوەخانەی کللتوری نازدار حەیرانە. مۆزیک و تابلو و شێفت و شێواز و دیزاین و نەخشەکەی کوردەواریانەیە. لەبارەی ئامانج و پلانی داهاتووی قاوەخانەکە، خاوەنەکەی وەها بۆ دەنگی ئەمریکا دەدوێت. ئەو کەسانی دێنە ئێرە خەڵکانێکن کە یاخود پەیوەستن بە بەشە لە مەعریفایە، بەشە لە خوێندەواران، بەشە لەو دنیایی کە دنیای بڵێن ڕۆشنبیری پێ دەڵێن. البەتە خەڵکی ئاساییش دێ، بەڵام ئەو خەڵکانی زۆرتر دێتە ئێرە. ئێمە ئامانجمانەیە حەز دەکەین بێنە ئێرە، ئەوانن کە پۆینتێکیانەیە لە دنیای مەعریفەی ئێمەدا. لەم شوێنەیە کۆبوونەوە چالاکی هوەری ناو بەناو ساز دەکەین. ئامانجمانە لە دواتریشدا لە ئایندیشە چالاکی گەورەتر یاخود سیمینار کۆبوونەوە کۆڕ و چالاکی زۆر گەورە ساز بدەین لێرە. تا ئێستا ئەوەی کردومانە چەند کۆڕ و چالاکی و دانیشتن و کۆڕی شعری و مناسەباتمان ڕێخستووە. لە ئایندەیە ئەمانەوەم چالاکیە بەرفراوانتر بکەین، هەوڵی زیاتر بدەین بۆ ئەوەی کە ئەو خەڵکە خوێنەواری کە دوور بە دووریەکە ناسن یاخود یەکیان نەبینیوە لێرە بتوانین یەک ببینن. ئێمە چالاکیەکانمان بەم زنجیرانە دەست پێ کردووە. لە ئایندەیە کە بتوانین کتێب چاپ بکەین، بتوانین کۆڕ ڕساسکەین، بتوانین کاری ئەوەی کە پەیوەستە بە مەعریفە و بە خوێنەواریەوە، پەیوەستە بە خەڵکی نخبەوە، ئێمە لەم شوێنە کۆبینەوە هەمومان یەک ببینین. هونەرمەندانی شێوەکاریش تابلووە جۆرا و جۆرەکانیان لە نازدار حەیران نمایش دەکەن و نووسەرانیش دەیان کتێبیان هێناوە تا بە خەڵکی ئاشنا بکەن. تەجربەی نازدار حەیران تەجربەی نوێ بوو. بتوانین قاوەخانەیەک بەو ستافە کە ئیش لێ دەکەن یان بەو خوێنەر و نووسەر و ڕۆشنبیران کە دێنە ئێرە ئەو خوێنەرانە تەجربەی نوێ بوو. شوێنێکە ئینسان لێی ئارامە، لێی ئاسوودەیە. من دەتوانم بۆ من بڵێم ماڵی نازدار حەیران ماڵی دووەممە. ئەگەر جاران چووەمە شوێنێکی ڕۆشنبیری یان کللتوری ئەوەن تێدا ئاسوودە و ئارام، بەس دەتوانم لێرە بە سەعات دانیشم، قسە بکەم، بخوێنمەوە، حتا کۆڕ بکەین. بۆ ئێمە لە هەولێر زەرور بوو. هیوادارم چەندین شوێنی تریش تەقلیدی نازدار حەیران بکەن، بتوانن بنکەی ڕۆشنبیری و ڕووناکبیری ئەوها لە هەولێر دروست بکەن. بەگشتی نازدار حەیران لە ئێستادا ناوەندێکی معریفیە و کەسانی نوخبە و خەڵکی تر بە یەک ئاشنا دەبن و سوودیان بۆ یەکتر دەبێت. وەک سەرپەرشتیار و خاوەنەکەی باسییان لێوە کردو، هەروەها ژنانیش ڕوو لە نازدار حەیران دەکەن بۆ کار و خوێندنەوە و چاڵاکیە جۆرا و جۆرەکانیان. دەتوانین هاوشێوەکانی خۆمان لێرە ببینینەوە. مەسەرەن شوێنی مسەقەفین و چالاکوانەوانە دەتوانین کە دێ ئێرە هاوشێوەکانی خۆت دەبینیەوە، یان هاوبیرەکانی خۆت دەبینیەوە، هاوکارەکانی خۆت دەبینیەوە. بۆیە زەڕورە کە دامەزراوەیان شوێنی دانیشتنی ویان سنتەری وە بە شێوەی جیاجیا و بە ژمارەی زیاتر هەبن، بۆی هەم خەڵک بەبیری بێتەوە کە مەسەلەن ئێستا تۆ لێرە دادەنیشی بەس قاوە ناخۆی دەتوانانی کتێب بخوێنی و مەکتەبەی لێ مەسەلەن خەڵکی وەکو خۆت دەبینی، مناقەشا دروست دەبی، گفتوگۆی تایبەت بەو بوارەی کە تۆ کاری تێدا دەکەی دروست دەبی. ڕۆژانە بەدەیان ڕۆشنبیر و نووسەر و ڕۆژنامەوان و شاعیر و کاربەدەست و توێژی جیاجیا ڕوو لە نازدار حەیران دەکەن بە مەبەستی جیاجیا و کۆڕ و کۆبوونەوە و کات بەسەربردن و خوێندنەوە و جۆرەها چاڵاکی ڕۆشنبیری گشتی. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر. ڕۆماننووس و ڕووناکبیر بەختیار عەلی دەڵێت دەبێت دوو جۆر ڕەشبینی لە یەکدی جیا بکەینەوە. یەکێکیان پێی وایە ژیان خۆی بێمانایە و شایستەی ئەوە نییە مرۆڤ تێیدا بژی.
لەگەڵ جۆرێکی دیکە لە ڕەشببینین کە پێی وایە سیستەمی سیاسی و دینی و کۆمەڵایەتی دۆزەخێکیان بۆ مرۆڤ دروست کردووە کە لە ڕاستیدا دۆخێکی دەستکردە و دەشێت ئەم سیستەمە باشتر و جوانتر بکرێت تا زایڵەیەکی دیکە و تا داهێنان و جوانیشی دیکەی جیهان ماڵەوە.